شابنام بارانی بۆچی زۆربەی وێنەکانی لە دواوە دەگرێ لەرقی کێ دەماری دەستی خۆی بڕی هۆکاری جیابوونەوەی لەگەڵ میران عەلی چی بوو؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. شەبنەم بارانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە وە لە مەهاباد لەدایک بووە، هە لە تەمەنێکی منداڵیەوە ڕووی لە نەرویج کردووە، لە ئێستاشدا تەمەنی 26 ساڵە. لە تەمەنێکی زۆر منداڵ لە 15 ساڵی و 16 ساڵی دەستی بە بڵاوکردنەوەی وێنەی خۆی کردووە لە سۆشیال میدیایەکانی ئێران، بەڵام لە 2012 و 2013 لە ناو فێسبوک وێنەکانی خۆی بڵاو دەکردەوە و بەناوبانگ بوو. لە 2014 دەستی کرد بە بڵاوکردنەوەی وێنە لە ئینستاگرام و لە ئێستاشدا بە شادجوانی ئینستاگرام ناوبانگی دەرکردووە. شەبنەم بارانی زۆر دڵخۆشە بەوەی کە پێی دەڵێن شادجوانی ئینستاگرام، دەڵێن کێ ئەو ناوی پێبەخشیوی، لە وەڵامدا دەڵێ خەڵک و پێیجەکان و زۆر دڵیشی پێخۆشە بە شادجوانی ئینستاگرام. و بۆ دکتۆری نەخۆشی دەرونیەکان دەخوێنیتن، واروەها خەونیشی ئەوەیە لە کوردستان نەخۆشخانەیەکی گەورەدا بمەزرێنێ بۆ نەخۆشی دەرونی. بۆچی لەگەڵ میران عەلی لە یەک جیابوونەوە؟ ماوەیەکی زۆر دەنگۆی ئەوە هەبوو شەبنەم بارانی و میران عەلی کە گوایە خۆشەویستی یەکترن، بەڵام ئەو دوو کەسایەتە دیارە بە هەموو شێوازێک ڕەتیان دەکردەوە کە ئەوان خۆشەویستی یەکتر بن، بەڵام لە کۆتاییدا سلمانیان کە ئەوان خۆشەویستی یەکترن، بەڵام تاکو ئێستا شەبنەم بارانی هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە لەبەرچۆوە کارێک لە یەکتری جیابوونەوە، بەڵام میران عەلی هۆکارەکانی ئاشکرا دەکا و لەبەر ئەمانە لێ جیابۆتەوە، بەڵام ناوی شەبنەم ناڵێ لە دیمانەیەکە، بەڵام دەرێ لەبەر ئەم هۆکارانە لەبەر خۆشەویستەکەم جیابوومەوە، لەبەرەوەی لەگەڵ خێزان و کەلتور و دینم ناگونجێ بۆیە لێ جیابوومەوە. میران عەلی تەنیا ئەم خۆشەویستەی ئاشکرا بوو کە لەگەڵ شەبنەم بارانی بوو، دەبێ مەقسەدی ئەو بێتن. شەبنەم بارانی ئەو کاتێ دەستی خۆی بریندار کردبوو لەگەر میران عەلی زۆر لەگەڵ یەکتری نێزیک بوون، بەڵام شەبنەم بارانی هۆکاری دەست بڕینەکەی خۆی ئاشکرا نەکرد و واروها دەژڵێتن خۆشەویستەکەم حەدی نییە بەجێم بێڵێ. شەبنەم بارانی بۆ وێنە لە دواوە دەگرێ. شەبنەم بارانی ڕوونکردنەوە دەداتن دەربارەی ئەوەی بۆ وێنە لە دواوە دەگرێ. شەبنەم بارانی دەڵێ زۆر کەیفم بە قژم دێ، پێم خۆشە هەموو بینەران ببینن کە قژم چەندە جوانە. بۆ بینەران تەنها فۆکسیەک شوێن دەکەن کە وێنە لە دواوە دەگرم، تەنها ئەم شوێنە نییە، لە وێنەکان بەس ئەم شوێنە دەرناچێ، دەست و قاتیشم دەردەچێ و قژیشم جوانە، لەبەرەوە وێنە لە دواوە دەگرم. شەبنەم بارانی تاکو ئێستا لە دەستەی هاو تاتۆی هەیە، بەڵام هیچ تاتۆیەکانی ئاشکرانەکە بێزگالەوەی کە چاوی بینەر دەیانبێنێ، بەڵام ئێمە وەکو ستافی کلیل میدیا بە دوای تاتۆکان گەڕین. دوو تاتۆ لەسەر دەستیتی و تاتۆیەکیش لە پیشتیتی، تاتۆیەکیش لە قاچیتی، ئەی سێ تاتۆیەکەی تری لەکوێیە؟ شەبنەم بارانی لە ئێستادا خەریکی پرۆژەیەکی گەورەیە لە شاری سلێمانی، بەڵام تاکو ئێستا پرۆژەکەی ئاشکرا نەکردووە، بەڵام دەنگۆیەکی زۆر هەیە کلینیکێکی جوانکاری دابنێتن. واروها بەماژش ڕانەوەستاوە لە ئێستادا بەتەمایە نوێترین گۆرانی خۆی بڵاو کاتەوە لەگەڵ ئاوەزدانەر ئاریۆس. دەڵێ بەزاری خۆم ئاشکرای ناکەم دەنگم تا چ ڕادێک خۆشە، بەڵام کاتی کە گۆرانیەکەم دەرچوو ئەو کاتە گوێگران دەتوانن بڕیار بدەن تا چ ڕادەیەک دەنگم شاوی گۆرانی گوتنە. بۆ هەوادارانم سوپرایزێکی نوێ لە ڕێگایە. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی راپۆرتەکەمان. پێتان خۆشە بۆ جاری داهاتوو چ کەسایەتێکی دیار بخەینە ڕوو راپۆرتی لەسەر دروستکەین، لە کۆمنت بۆمان بەجێ بێڵن.
و لایک و کۆمنت و شەریشتان لەبیر نەچێ وارووا سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.